مەسرور بارزانی دەیەوێت لەم سەردانەدا خەبات و قوربانیدانی بێوێنەی پێشمەرگە بە تایبەتی لە بەرەکانی شەڕ دژی داعش و داهاتووی هەرێمی کوردستان لە ناوچەکە لەگەڵ بەرپرس و ناوەندە کاریگەرەکانی ئەمریکا تاوتوێ بکات. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەیەوێت لەگەڵ ئیدارەی ئێستا و داهاتووی ئەمریکا باز لە ئایندەی کوردستان و قارەمانیەتی پێشمەرگە بکات. بە تایبەت کە چەندین جار ئەمریکایەکان کوردیان بە دۆستی نزیکی خۆیان زانیوە و پاڵپشتی و هاوکاری بەردەوامی پێشمەرگە بوون لە شەڕی تیرۆردا. ئەمە جیالەوە یەم پاڵپشتیە بۆ پێشمەرگە و هەرێمی کوردستان لەلایەن چەندین ئەندامی تیمەکەی ترەمپیش دووپات کراوەتەوە کە دواترینیان پەیوەندی تەلەفۆنی مایک پێنس جێگری سەرۆکی هەڵبژێردرا و دۆناڵد ترامپ بوو لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی کە پشتیوانی ئیدارەی ترەمپی بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە. هەر وەکو ئێوەش دەزاننەوە دنیا دایم لە گۆڕانکاریدا بە تایبەتی ئەو گۆڕانکاریەکە ئەم دوایە ڕوویداوە لێرەش هەڵبژاردن کرا. ئێمە هاتوین بۆ ئەوەی هەم باسی ئەو پەیوەندیە میژوانە بکەن کە لەگەڵ ئەم ئیدارەی پێشتر کە لە ئەمریکا بووە سپاسیان بکەین با و هاوکاریەکە پێشکەشی ئێمە پێشمەرگیان کردووە هەروەها لە ئیدارەی نوێژ زیاتر تێبگەین. مەسرور بارزانی نیازی وایە بەشداری لە چەندین سیمینار و کۆبوونەوەدا لە ناوەندەکانی لێکۆڵینەوە و توێژینەوەکانی ناسراو بە تینگ تانکی ئەمریکا بکات بە ئامانجی دیالۆجی زیاتر و بیر و ڕاگۆڕینەوە و لێکتێگەیشتنی زیاتر لەبارەی هەرێمی کوردستانەوە. ئێمە بە تاکید بیر و بچوونی خۆمان لەگەڵەوەن باز دەکەین وە چاوەڕێیەکەم زانینەوانیش چ بیرروڕایەکیان هەیە بەڵام تاکو ئێستا لە ئیدارەنین من باوەڕ ناکەم ئەوان بتوانن بە شوەیەکی فەرمی سیاسەتی ئەوان لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک دەبێت. لە یەکەم وێزگەشیدا لە ناوەندی گەشەپێدانی ئەمریکا مەسرور بارزانی بیر و بۆچوونەکانی لەگەڵ بەرپرسانی ئەم ناوەندە لەبارەی وتوێژەکانی نێوانەولێر و بەغدا تاوتوێ کرد بە ئامانجی دەستەبەرکردنی مافەکانی کورد لە ناوچەکەدا. بەڕێز ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لێرە بیر و بۆچوونەکانی لەگەڵ ئێمە ئاڵوگۆڕ کرد. من خۆم لەسەر مێژووی کورد لە عێراق و کوردستان و ئاستەنگەکان و کۆمەڵکوژی ئەنفال خوێندومە. ئەم نەهامەتیانەی ترسی لای کورد دروست کردووە لەمانەوە لە چوارچەوەی عێراقدا. لێرە تاوتوێی دۆزینەوەی ڕێگایەکیش کرا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی. ئەمە هەمووی بە ئامانجی دەستەبەرکردنی ئاسایش و فەراهەمکردنی مافەکانی کورد. هەروەها پێویستی بۆ گفتوگۆی بەرهەمهێن لەگەڵ بەغدا و هێنانەدی ئەم ئامانجە. لەم سەردانەدا فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش یاوەری مەسرور بارزانی کردووە و بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کۆبوونەوەی زیاتر لەگەڵ بەرپرسانی ئیدارەی ئەمریکا و ناوەندەکانی دیکەی ئەم وڵاتە لەبارەی دید و تێڕوانینی ئەمریکاییەکان بۆ ئایندەی کوردستان ئەنجام بدات.